بەڵام کۆمەڵی گۆڕانکاری لە سیاسەتی فنلەندا هەیە، کۆمەڵێک پارت ڕکابەری یەکتر دەکەن کە سیاسەتی جیاوازیان هەیە. یەکێک لەو کەسانی کە کاندیدا، یەکێک لەو ئافرەتانە گەشا و بیبانیە، کاندیدی ژمارە 90 لەسەر لیستی پارتی چەپەکان. میوانی من دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەم جارەی فنلەند و پارتەکەی تا چەندە کار لەسەر و بابەتە گرنگانە دەکات کە ئاراستەی کۆمەڵگەی فنلاندی دەکات. بەڕێز گەشا و بیبانی ئەم کاتت باش، بەڕێزت کاندیدی ژمارە 90 لەسەر پارتی چەپی فنلەندی، ئەمەوێت بزانم کە بەرنامەت بۆ هەڵبژاردننی ئەم جارە چییە و هەروەها بۆ کورد چیت لە بەرنامەی کارەکانتدایە؟ بڵێ سەرەتا سڵاو ڕێز لە ئێوەی ئازیز و لە هەموو کوردستانیان. بێگومان ئێمە پارتەکەمان پرۆگرامێکی پڕمان هەیە بۆ هەموو دانیشتوانی فنلەند و طبعا سەرەتا ئێمە دەبێت کار بکەین بۆ سیاسەتی ناوخۆ کە بتوانین سیاسەتێکی یەکسانانە بکەین و جیاوازی نێوان تاکەکانی ئەو وڵاتە نەهێڵین. جگە لەوە لە سیاسەتی دەرەوە ئێمە هەمیشە بەرگریمان کردووە لە مافی مرۆڤ کە بتوانین سیاسەتی دەرەوەی فنلەند بەهێزتر بکەین و هەمیشە ڕوانگەی مافی مرۆڤ و یەکسانی بپارێزین لە ناو سیاسەتی دەرەوەمان. ئەوە بێگومان کوردیش دەگرێتەوە. جگە لەوە ئێمە لە ناو پارتی چەپ زۆر کارمان کردووە بۆ ئەوەی بەدەست بتوانین مژاری کورد زیاتر ڕوون بکەینەوە بۆ هەموو دانیشتوانی فنلەند و تێگەیشتن بخەینە سەر بارودۆخی کورد بەگشتی لە جیهاندا. بۆ نمونە ساڵی ڕابردوو ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان ئەوانە زۆر لە ناو پارتەکەی ئێمە و پشتگیری کراوە بۆ کوردان بە تایبەت. باشە، گەشاو خان بەڕێز تاماژەت بەوە کرد کە لە پارتەکەتاندا کۆمەڵێک بابەتی تایبەت پەیوەست بە کورد لە ناو پەیڕۆ پرۆگرامی پارتەکەتاندا هەیە، تا چەند دەتوانراوە جێبەجێ بکەن ئەگەر بتوانین لە هەڵبژاردنەکان لە پەرلەمانی فنلەندا دەنگ بەدەست بێنی ئەو بابەتانە دەتوانن جێگیر بکەن، دەسەڵاتی ئەوە هەیە لە پەرلەماندا بتوانن کار لەسەر دۆسیەی کورد بکەن؟ بێگومان ئێمە چونکە پارتێکی بچووکین ڕەنگە لە هەموو ئەو پرۆگرامانەی کە دامانەوە یاخود ئەو هەدەفانەی کە هەمانە ڕەنگە ناتوانین لە هەموو سەرکەوتوو بین. ئەوە ئەبێ ئێمە لە نێوان پارتەکانە کە دەچنە حکوومەتی فنلەندەوە دەبێت لە ڕێگای ئەوانەوە بتوانین جۆرێک لە بۆچوونەکان جێبەجێ بکەین. ئایا هەمووی دەکرێت یان نا، ئەوە ئەکەوێتە سەر ئەو پارتانەی کە لەگەڵمانە لە حکوومەت دەبن لەو کاتەیە ئەگەر بڕیاری ئەوەماندا بچینە حکوومەتەوە. بەڵام بۆ ئێمە لە ناو پارتی چەپ ئەوەی کە گرنگ بووە ئەو جۆرە دەست درێژەیە کە بەرامبەر بە کورد ئەکرێت لە ڕێگای وڵاتەکانی ترەوە، چەک فرۆشتن بۆ نمونە بە وڵاتانەی کە دژ بە کورد کار ئەکەن. ئەوە یەکێک لە هەدەفە سەرەکیەکانمان بووە لە سیاسەتی نێودەوڵەتی کە بتوانین ڕاگری لە چەک فرۆشتن بکەین بە چەکانی بە تایبەت کە دژ بە کورد بەکاردێت. باشە بەڕێز گەشاو، پێت وایە کە پارتەکەت دەتوانێت لە هەڵبژاردننی ئەم جارەدا دەنگی پێویست بەدەست بێنێت تا چەندە لە ڕکابەرە سەرەکیەکانتان نزیکن و ئەمە چەندە گەشتبینن بە داهاتووی هەڵبژاردنەکان؟ گەشتبینین بێگومان، چونکە پارتی چەپ توانیوێتی هەرچەند سەرکەوتنەکەی خاو بووە، هێواش بووە، بەڵام توانیوێتی لە پاش هەموو هەڵبژاردنەکان ڕێژێکی بچووک زیاد بکات، چەند پرۆسەنتێک زیاد بکات. ڕاستە کە پارتێکی بچووکە، بەڵام لە هەمان کاتیشە وتەیەک هەیە لە ناو خۆمان ئەڵێ حەجمی ئێمە لە خۆمان زۆر گەورەترە، یعنی توانیومانە زۆر کاریگەر بین بە تایبەت دژ بە سیاسەتی ڕاستڕەوەکان کە زۆر کات دژ بە پەنابەر بووە، دژ بە مافی مرۆڤی جیهانی بووە. توانیمانە لەو ڕێگری بکەین لەوەی کە ئەو پارتانە سەرکەوتن بەدەست بێنن. ئەوەش یەکێک بووە لە هێزە بەتوندەکانی ئێمە کە توانیمانە زۆر کار بکەین کە لە حەجمی خۆمان زۆر گەورەتر بوون، توانیمانە ڕنگدانەوەیکی زۆرمان هەبێت لە ناو کۆمەڵگەی کوردی. ئێستاش بە ئومێدم بۆ ئەوەی باشە. پێتان وایە پەسەندکردنی ئەنجامەتی فنلاند لە ڕێکخراوی باکووری ئەتلەسی ناتۆ لەلایەن هەنگاریا و تورکیاوە هیچ کاریگەری لەسەر پرسی کورد لە فنلەند دەکات؟ ئێوە بۆ چونتان چێ لەم بارەوە؟ بێگومان تأثیر کردو و کاریگەرەکانی پێشتر بۆ نمونە لە ساڵی پێشووە کە چەند جار ناوی کورد
دەرچوو لە لیستەکانە کە باس کرا لە ناو مژاری ناتۆیە لەگەڵ مژاری ناتۆیە کە باسە کرا زۆر کات وشەی تێرۆریست بەکار هات لەگەڵ کورددا وشەی کورد ئەوە ئیتر بۆ ئێمە طبعاً کاریگەری دەبێت کاتێکدا ئێمە بمانەوێت لە ناو سیاسەتی ئەو وڵاتە بتوانین کار بکەین و بتوانین ڕێزێکی فەرمیمان هەبێت ئێمە دەبێ بتوانین دووپاتی بکەینەوە کە کورد تێرۆریست نییە کە کوردیش دەتوانێت لە ناو سیاسەتدا بە شێوەیەکی یەکسانی کار بکات و ئێمەش خۆشخوازین بۆ هەموو جیهان یاخود بۆ دانیشتوەکانی فنلەندا ئێمە پێویستی کردووە زۆر کار بکەین تاکو کاریگەریەکانی ئەو جۆرە پرۆپاگاندای بسەڕینەوە. بەڵێ بەڕێز گەشاو بیبانی کاندید بۆ هەڵبژاردننی پەرلەمانی فنلەند لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.